بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی سێوی سەوە سڵاوتان لەبێ ئێوارەتان باش بێت بەو هیوایم کە تەندروستی هەمولایەکتان زۆر باش بێت و هەینێکی خۆشتان بەڕێکرد بێت و لە ئێستاشا بینەری پرۆگرامی سێوی سەوز بن ئەم ئێوارەیە خاتوونێکی دەستڕەنگین و یەکێک لەو خاتوونانەی کە بەوە ناسراوە کە شێفێکی زۆر دیار و جیاوازە و دەستیاویشی زۆر تایبەتە ئەمڕۆ خاتو سروە محەممەد وەکو شێف لە پرۆگرامی سێوی سەوز میوانە و پێکەوە ئاچینە لای خاتو سروەگیان سڵاوە لێبێ زۆر بەخێر بێ تەندروستی چۆنە هەموو باشین بەهارە هێناوە زانی بەهار پێویستە چواروەرزە لە ماڵەکانمانە وەنیە بەڵێ زۆر بەخێر بێ خاتو سروەگیان دۆ خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵمانی جاهانشتی جیاوازە بینم ئەمڕۆ لەسەر مێزەکە بەڵێ تۆڵەکە بینم تۆڵەکە بەس لە بەهارا هەیە ئەم تۆڵەکە سەوزە جوانە و لەکوێ بوو ئێمە لە شیان ساغ بێ کۆمەڵە ژنی زۆر جوانمان هەیە کە هەمیشە بە ڕەنجی شانی خۆیان خەریکن و بژێوی ژیانی خۆیان پیاکەن ئەو کۆمەڵە ژنە جوانانی کە لەسەر پردەکەن ئیتر تۆ ئەوەی کە پێی بڵێ کوردەواری هەموو کاتی لای ئەوان بەڵێ لای ئەوان بەردەستە جا من ژماری هەموو شیانم لایە لە بڕووی چیم پێویستە بێ یا چیم بێ بۆم بەردەستە بێ بۆم بەڵێ ئەمە تۆڵەکەیە ئێمە هەمومان نەزانین کە تۆڵەکە زۆر بەسوودە و کاتی خۆی بە کوڵاوی و ئاوی تۆڵەکە و وەکو عیلاج بەکار هاتووە و بە سوورکردنەوە لەگەڵ بەس بە سوورکردنەوە بەڵێ بە سوورکردنەوە بەڵام وەکو عیلاج ئەلەکسەر بە کوڵاوی زۆر باشە و ئاوی تۆڵەکەکە لەگەڵ خۆیە ئێمە هەمومان یاپراخ حەزمان لێتی بەڵام من ئەم جارە تۆڵەکە تقریبەن ئەگەر بڵێم بۆ 13-14 ساڵە چێت تۆڵەکە بۆ یاپراغ زۆر بەکاری ئەهێنم سڵق و گەڵامێ و هەیە ئێمە زۆر شایع و خەڵک زۆر ئەیخوات وەنیە بەس تۆڵەکە زۆر کەمتر و اینجا ئەمڕۆ شێوازی تایبەتەکەی خۆتمان پێ بڵێ قوربانی وەکوتمان بەڵێ تۆ یاپراغ سڵقمان هەیە تۆڵەکەمان هەیە کاردومان هەیە ترشۆکەمان هەیە و کەلەرم هەیە و جۆرێک هەیە لە شوێنێکیش بزات وازانم کەرکووک و هەولێر و ئەمانە زۆرێک حەزیان لێیە تەنیا بە باینجان و تەماتە و خیار و ئەوەش دروستیەکەن بەڵام من وابزانم ئەگەر بڵێم نازانوانی خەڵکی تریشە بێت بەس من زۆر دەمێکان نزیکەی 14 ساڵە بێ وەکوتم تۆڵەکە هەر بە شێوازی گەڵامێ و بەو شێوە ئەی پێچمەوە بەڵام کەرەسەکانی ئەم پێویستی بەوەیە سەرەتا برنجی کوردی ئەوێت یان برنجی خڕ بەڵام برنجەکە بڵێ کەرسەکانی برنجەکە ئەیکێتە ئاو بۆی بخوسێ چکە ئەم کەمتر کوڵانی ئەوێت وەکو لە چاو کوڵانی یاپراخ و گەڵامی و ئەم شتانەی تر پێویستمان بە شویتە لەگەڵ تەڕەپیاز بەڵێ لەگەڵ خوێ و لەگەڵ ڕۆن و دووگ ئاوەکەش گەرمە و حازرا ڕۆن و دووگەکە لە پێشە ئاقرچێنین و دوایی کەرەسەکان وەکو پیازەکە تەڕەپیاز و لەگەڵ شویتەکە تێکەڵاویەکەی لەگەڵ گەرمانێکی بەڵێ سوورمان کردەوە و دوایی من پێم خۆشە لاسکی ئەوە تۆڵەکەکە و لەژێر لاسکەکە پارچە دووگی تەنکم داناوە تاماوێکی ئاتی هەر بەم شێوەی ستاندارد خۆتەر ئەوە لێ بڵێ تا گۆشتی تێناکەم تۆڵەکە گۆشتی تێناکەم بڵێ ئیتر وردە دەستەکەین بە تێکەڵاوکردنی شتەکان و فەرموو سروەخان من پێچان دەستگێش لە دەستکەم یارمەتی و بەم نا دەستەکانە خۆش بۆ پێچانەوەکە گەر حەزە کرد بامنیش فێر ببم بۆنە شتێکی خراپ نییە نییە ئەبێت فێر ببین دەستخۆش اینجا پێم خۆشە بزانم کە سروەخان چێشلێنان بێگومانێکێک کە لە با بڵین حەز و خولیاکانی تۆ و زۆر خواردنی جیاوازیش دروستەکەی و زۆر خواردنی کوردەواریش گرنگی پێ ئەیت اینجا ئەم حەز و خولیایە چەندێکە هەیە چۆن وای کرد کە هەرچی ئەو خواردنە خۆشە کورداریانە هەیە فێر ببیت و هەمووشی دووبارە بکەیتەوە خۆی هەموو شتێک ئەنی لە ژیانە تۆ پێویستە هەموو شتەکان بزانیت بەڵام ئەو شتێک کە هیوایەتە و هەستەکەی ئەبێت بە بژێوی ژیان و ئەبێ هەمووی لێ بزانی لەو ئیشە من هەر لە مناڵیمەوە خولیام چێشت لێنان و دروستکردنی خواردنەکان بوو ئەگەر بڵێم لە بەردەرگا زۆر جاری ترم قسەیم کردووە کە چێشتە قولێم کردووە بڕوا بکە تەماتەم سوورە کردەوە کە زیرە و ترشم پێوە ئەکرد هەرچی بەویا هات وای تۆزێکی لێ خواردووی زۆر خۆشە ئێستا مامۆستایەکم وەختی خۆی کە مامۆستان بۆ ئەوەم دروست کردووە یەت بۆ شوێنەکەی خۆم بە بەیادی مناڵی لەگەڵ شفتە ئەوە خوارد
تەماتی سورۆکراوە تەماتی سورۆکراو بە ترش و زیرەوە بەڵێ ترش و زیرەوە زانیاریی نوێەوە بەڵێ ئیتر خولیای چێژ لێنانی شەم لەبەرەوەی من هەر لە مناڵیمەوە لەگەڵ نەکمان گەورە بووم دایک و باوکم نەبووە ئەو چی دروست کردایە ئەبووە منیش دروستم کردایەتەوە قاپ و مەنجەڵی خۆم بەجیا هەبوو و ئازادیشی کردبووم لەوەی کە حەزم لە چیە دروستی کەم هاوکار شتێک زۆر تایبەتە لە لای خۆت کە حەزلێتی دروستێکی خۆشە زۆری لێ خۆش کاڵە ناوانی کە خوان کابان خواردن دروستەکەن حەزیان لە خواردنی خوانە لە بەبوونەکەی تێرە بین بەڵێ من بە ئامی خواردنەکان حەزم لێتی لە هەموو خواردنێک شتێک نییە بڵێم حەزی پێ ناکەم هەموو جۆری خواردنەکان لای من هەر خواردنە و تام و چێژێکی خۆی هەیە قۆزیە قەرە خەرمانە شفتەیە کوبەیە کفتەیە و یا پراخە ئەلەکسەر برنج ڕوو بە هەنارم برنج ڕوو بە هەنارە زۆر بەڵێ بەدەستی خۆ چۆن دەرەچێ وەڵاهی ئیتر مەتحی خۆشە ئێستا کاتێک کە ئەم کەرەسانی وەکو باسمان کرد سوور بۆتەوە زۆر خۆشە تۆ برنج لە ناو ئەو ڕۆن و تەرتیباتە سووری کەیتەوانێ بۆ یاپراخ ئەمە یەک بابەتیش بڵێم سروەخان ئەمەڵێ تۆ هیچ جۆرە زەیت و ڕۆنێکە بەکار نەخێناوە کەواتە ئەم خواردنە خواردنێکی دڵنیام کە تەندروستە کەسانش کارێکی مەکەنیان کیتۆکەن هەستەکەم خواردنێکی زۆر باش بێوە نیە؟ بەڵێ من یەکێک لە ئیشەکانم لە خواردنە زۆر دوو بەکارێنم هەتا لە شوێنەکەی خۆشم هێلکەڕۆنی قاورمم هەیە هەفتانە گۆشتێکی زۆر ناسک لەگەڵ دووگا تێکەڵاوی ئەەکەم کە تێکەڵاوم کرد بەڵێ هەڵی ئەگرم لە منجەڵێکی قوڕا ئەو کەسانی کە بەیانیانیان بۆ لای ئێمە داوای هێلکەڕۆنی قاورماکەن ئێمە ئەو گۆشتەیە کە بە دووگەکە سوورم کردوتەوانی هەروەکو قەدیم هێلکەڕۆنی قاورما نەختێ لە گۆشت و دووگەکە ئەەکەمە تاوەیەکەوانێ و دوو هێلکە بێ چەند هێلکە بێ بەسەر یایشتێنوی خەمە فڕنەکەەوە ئیتر کە دەریەکەیت زۆر تام و چێژێکی تایبەتی هەیە لەگەڵ خواردنی با بڵین غەربیا بین چۆنە لەگەڵ غەربیا باشی شتێکی لی ئەزانم زۆر نا بەڵام خۆم حەزم لە خواردنە غەربیەکان نییە بەڕاستی دیارە هەر لەگەڵ خواردنی شەرقیان لەگەڵ خواردنە کوردەواریەکان بەڵێ هەر لەگەڵ خواردنەکانی خۆمانە زۆر کاتیش سەرۆخاڵن ئەوانی کە بەتایبەت بۆ نێنە کوردستان وێنە سلێمانی ئەوانە بازێک خواردن هەیە کە ئەی خۆن ئێتر دوای حەزی پێەکەن جە خاستن کاڵن برنج و فاسۆلیا وەنیە هەر جۆرێک لە خواردنە کوردەواریەکان تۆ بەتام و چێژی خۆی بەڕاستی ینی من لێرەوە کە ئەم قسەیەکەم زۆر شوێن چوون فاسۆلیا یەک پارچە تامی زیرە و داو دەرمانێکەیە لە هینی خۆی دەرەچێت بۆ نمونە خواردنی پەڵپینە سوپێکی سەرەکیە ینی شتێکی خۆشە بەڵێ تۆ پێویست ناکا بە دۆشا و دروستیکەیت ینی بۆ تەماتی کوردی زۆرە با ئەوە سوودی لەوە بە خاصی خۆی ئەوە بکرێت ئێمە هەر ئەم قاپی خۆمان بەکارەهێنین پرسیاری ئەو دووگە بکەم کاکردە بنی مانجاڵەکەەوە سروەخانەوە سوور نەکردوتەوە نیە ئەوە سوور ناکەمەوە بۆ ئەوەی بەڵێ بە تەنکی کردومانە بۆ ئەوەی بەش بە شوێنەی خۆی لەگەڵ کوڵانەکەی ئەو ینی زۆر وردەم نەکردو بە تەنکی لەگەڵ یا سوورە بێتەوە تامێکی تایبەتی خۆیە بێت سروەخان بەخوا من حەزەکەم لەگەڵ تابی پێشمەوە جابوو دەستکێش مەتەلای من هەیە بۆی تووزێک ئەمڕۆ بڵین چێشخانەکەمان هی تۆیە تۆ پێم بڵێ دەستکێشەکانمان لەکوایە هێر یارمەتیم بی بۆ ئەوەی کە هەر فێریش بە بمزام تۆڵەکە چۆنە پێشێتەوە گەڵامێ و هینترا وەرزام ئاسانترەوە گەڵامێ و توڵەکە وردەکاریە هەردووکی بەڵام ئەم زووتر ئەکوڵەیە یعنی زۆر وەکو پراخەکانی پێویستی بە ئاوێکی زۆر نییە پێویستی بە کوڵانێکی زۆر نییە دواتر هەموو قیاسەکانمان بە تاواتی پێ بڵان ئێستا بەدەم قسەکردنەوەڵا پێمان بڵێ سروەخان بزانین کە کوڵا ئاوەکەی چۆن بێت ئێمە ئێستا کە یاپراخەکەمان پێچایەوانێ باشە حتمما جەمەنجەڵەکە بێنینە لای هەردووکمان ئەمە ئیسایی هێنینە ئێرە فێرمان کە بزانم تۆڵەکە چۆنە پێچێتەوە ئەمەشمان پێویست نییە ئەمەشمان پێویست نییە و خۆشمان ناوێت دوایی ئاوی گەرم نانە کوردی و دۆیەوە بیخۆ بەنانی کوردی و دۆ تەڕە پیازەوە هیچی ترنا ئەمە گەڵاکەیە هەر بەم جۆرە جا دایمە خۆشمان بە کەوچک ناتوانانی هەر بەم جۆرە هەروەکو گەڵامەوە بڵێ بەم جۆرە دەست پێەکەیت و من لاسکی هەر کامێکان بینەرانی ئەزیز هەڵوەشا ئەوە هی منە
وا نابێت ئیشڵا هەڵناوەشێ ئەیتر دوایی ئەمە زۆر خواردنێکی بەتامیشە بۆ ئەوەی تۆزێک خاوێکەی نەمێنێت ملیمە دۆزی لە هیچ شتێک بەکار ناهێنم بەڵام ئاولیمۆ بۆ زۆرێک لەو خواردنانەی کە تۆزێک خاون باشە سروەخان بە پرسیاری بابەتێکی گرنگ بکەم لە ئێستاە با بڵین زۆر لە گەنجان ببینین دوو بەشە هەندێکیان حەزیان لە خواردنە کوردەواریەکانە هەندێکیان حەزیان لە خواردنی فاسفود و خواردنە خێراکانە زیاتر ئەوانەی کەڕوو لە ئێواکەن گەنجن حەزیان بۆ خواردنانەیە بە خواردنی کوردەواری تەسەور کە خەڵکێکی زۆر خویاوەتەوە خواردنی کوردەواری بەڵێ حەزی پێەکەن شفتە و کوبە و ئەمانە سەرگەنجەکان زۆری حەز پێەکەن و دایمەش خەڵکی سلێمانی واناسراوین برنج و فاسۆلیا لەگەڵ قۆزی و مریشک و ئەم شتانە تاموچی بەڵام و غەربیش خۆشە خواردنێکی بەڕاستی خۆشە ڕاستەکە خراپ نییە بەس بەخوا خواردنە کوردەوارەکانی خۆمان سروەخان زۆر خۆشتە بەزەڵێن تۆزە لێنانی قورسە بەڵێ ئەو ئاسانترە تۆ لێنانی خواردنەکانی خۆمان پێچێت من ئەمە ئیستا ئەگەر بۆ نمونە فایتایستێکی هەر شتێکم دروست کردایە ئەوەی نەئەویست ئەوە خواردنێکی خێرا و سەریع بوو بەڵام لە ئیستەیە ئەمە کاتی سروەخان با پرسیاریش بکەم وڵاتچە بینەرانمان دوای ئەم پرسیاریان هەبێ هەروەکو بە بڵێن هەر ئاسایی کە یاپراخی گەڵامەویش لێنین بۆ دانانی ئاوەکە کە بڵێنها ئەچێت سەری ئەڵێن ساڕێژ بێت هەر بەو شێوەیە یان ئەم کەمترە چکەوتە زۆر ناسکترە و تۆڵەکەکە زۆر ناسکە ئاوێکی کەمیەوێ بۆ نمونە دوای سێرێکیەکەین هەر ئەوەنا کە بزانین نەک ئاوەکە بچێتە سەری نابێ بکەوێتە سەری ئاوەکە بۆ ئەوەی هەڵنەوەشێت یان گەڵاکانی تۆزێکی ناسکترە هەر لەش ساغ بێتتر کابانێکی زۆر باشیت مشکی لەو نابێت نانالەوە چێ پێشتر شتێک زانی وڵی لە یاپراخی گەڵامەوە خراپنی و سروەخان لەوانێ ئەم زۆزێک ئەها جیاوازتر بێ بەس هەستم کرد جامنوەکو باسم کرد دوای ئاولیمۆش ئەەکەین بە سەریا ئەویستم پرسیاری ئەوە بکەم چونکە تۆزێک لەوانەیە بڵین خاوە وەنیان تامی ئەگەرمە زانیت گەڵاکە بچوو بوو یا شتێک دایمەتوانی دوو گەڵاس بکەیت بەیەک ئەجا پێمان بڵێ ئاوی لیمۆکە چۆن دائەنی ئاوی لیمۆکە تێکەڵاوی و ئاواکەی سەر یاپراخەکە بڵێ و خەڵکێکیش لەوانەیە حەزی لێ بێت پەراسووی بکاتە تێکەڵاوی بە پەراسوولەی بنێ دەتوانێت پەراسۆکە بکاتە بنی یاپراخەکە لەبەرەوەی لە پێش ئەبێ بیکوڵێنی چکەوە کوتم ئەمە ئەجا بە پرسیاری ئاوەکەم ئاوەکە گەرم بێت یاخود سارد بێ هەموو خواردنێک بەڕێی من پێویستە ئاوی گەرم بێت ئاوی گەرم بۆچی سروەخان ئەمە جارێ مریشک و گۆشت و هەر جۆرێک لە خواردنەکان بە ئاوی گەرم ئەو تام و چێژەی خۆی ناڕوایان وەکو مریشک و ئەم گۆشت و ئەمانە بۆن ساردەیە بۆ ساردە ئەم ئاوە گەرمەش کە بۆ ئەم شتانە بەکارێنی یەک زووتر خواردنەکە ئەکوڵێ و حازرە بێ و لەگەڵەوە هەر سەحیترا بە یەکەوە تامێکی تری ئەبێت لەوانەیە زۆر جار هەیە مە بڵێ نەها تۆزێ پەلەشمانە لەوانەیە ئاوە گەرمەکە هەر چێژێکی یاتی ئاوی گەرم چێشێک ئەیا بە خواردن باشە ئەم خواردنە قەت بووە بەهاراتی بۆ زیابکەی سروە من وەکو خۆم هیچم تێ نەکردووە نەخێت تۆ دایمە پیاز لە هەموو خواردنێکا خۆشە بەڕاستی ئیتر ئەم پیازە لەگەڵ شویتەکە بۆ خۆی تامێکی ئامە لە یاپراخە ئیتر هیچ پێویست ناکات زۆر باشە اینجا با پرسیاری خواردن بکەم لە دەسیاوی جیاوازە هەمیشە بۆ شێوازەی کە ڕاهاتووی یاخود بڵێم کە تامی کوردەواری خۆمانە خواردن دروستەکەی یان هەندێک جار هەیە دەسیاوێکی خۆ جیاوازتر ئەڵی با ئەمە تاقی کەمەوە بزانم چی دەرەچێت خۆی جاری وا هەیە تۆ گۆڕانکاری لە دروستکردنی خواردنا شتێکی باشە تام و چێژ وەرگریت بەڵام من وەکو خۆم قوبولی چۆن لێنرێت وا پێم خۆشە پڵاو چۆنە وا پێم خۆش چکە هەست دەکەم ڕەسەنێتی خۆی ینی ونی نەکردووە بەڵام تۆ ناکرێ پڵاو هەستی کاتێک کە ڕۆنە قرچێنی زیرەیەک نەکەی بەسەریاتە ئەو بۆن و تام و چێژەی خۆی نەبێت بۆ نمونە هەموو چێشتەکانی تر زۆربەی وەکوتم ئێمە هینمان هەیە پەڵپینە تۆ پەڵپینە ناکرێ بەس بە دۆشاوێک بیکەیت کە دۆشاوەکە
تامی پەڵپینە شتەکە ئەگۆڕێ بەڕاستی بەڵام تۆ لە شوێنێکا کە تەماتەیەکت بۆ یا لە ڕنە و سوورت کردەوە لەگەڵ پەڵپینەکە جیاوازی تامەکەی خۆشترێکە لەبەرەوە تۆ بەو کەرەسانێک کە خۆی تایبەتە بە خۆیەوە خواردن هەر بەو جۆرە خۆشە بەڕاستی. سروەخان تا چەند بۆ هەندێک بابەت یا هاڵن فریاگوزاری سەرەتایی لە نێو ماڵەکانە زانیاریت هەیە بۆ نمونە جاروێت دەسووتانێکە هەناسەوەستانێکە شتێکە چێتە چاوی کەسێکەوە چزانم زۆر جارەیە حاڵەتە کتوپڕەکانە منە زۆرن خۆ ئینسان لەو کاتەیانی هیچ شتێکی بیر نییە هیچ زانیارێکە لە خۆی بەڵێ من لە خێزانەکەی خۆم کچەکەم فریاگوزاری سەرەتایی لە زۆر شوێنەکانی تریش ئیشیتیا کردووە لە شوێنەکەی خۆشمان هەر کەسێک بێ بەو جۆرە ئاگاداریانەکەینەوە و حریقی ئاگرکوژانەوە جۆری ئیشکردنیان بەڵێ و سەیدەلیا هەندێک دەرمانەکان هەموویمان هەیە بڵێ ئێتر فریاگوزاری سەرەتایی بەڕاستی زەڕورە و لە مەسلەی جلوبەرگیشیانە کڵاوی خوری و جۆرێک لە جلوبەرگەکانیان نابێت پێویستە و شتانە بێت کە ئەمڕۆ هەوڵین کە لەگەڵ پزیشکێکی بەڕێزا کۆمەڵێک زانیاری لەو بارەیەوە هەم بۆ ئێمە بێت سوودی لە وەرگین هەم بۆ بینەرەکانیشمان جایسە بەجێت هێڵم بە ئیسراحەتی خۆت یاپراخەکە و کەی تەواو بوو ئێمەینەوە و داواتی تۆخانگیان ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆرەکان محەممەد بەڕێزیان پزیشکی پایە بڵندی فریاکەوتن ئەگەر فەرموە لای من سوپاسیانەکەم دکتۆرگیان فەرموو زۆر بەخێر بێت سڵاوە لێبێ سەرچاو فەرموو زۆر بەخێر بێ دکتۆر زۆر سپاس سڵاوە لێبێ لەگەڵ خوارد نبینێت چۆنە وڵا باش شێوەزێکی جیاواز تۆڵەکە کرێت بە یاپراقەت خوارددا تۆڵەکە بە یاپراق نەمخواردوە ئەمڕۆ خواردنێکی جیاواز لای سروەخان تاقیەکەینەوە دووبارە بەخێر بێ دکتۆرگیان اینجا حەزەکەم بزانم دەست بۆ زانیاری وەرگرین بزانین ئایا فریاگوزارە سەرەتاییەکان پێویستە هەموو کەسێک زانیاریان لەبارەیەوە هەبێت یاخود نەخێر هەندێک لە ئەندامانی خێزانەکە پێویستە زانیاریان لەسەری هەبێت بەسە مەڵێ خۆی فریاگوزاری سەرەتاییەکان ئەگەر پێناسەیەکی کورتی بکەین بریتە لە کۆمەڵێک ڕێکاری پزیشکی سەرەتایی کە دەست بەجێ ئەنجامەدرێت بۆ کەسێک کە تووشی زەبرێک زیانێک یاخود بەرکەوتنیکی دەرەکی یاخود هەر تێکچوونێکی باری تەندروستی بووە هەتاوەکو ئەو کەسە یاخود ئەو نەخۆشە ئەگەێنرێتە نەخۆشخانە و خزمەتگوزاری تەندروستی بۆ ئەنجامەدرێ. فریاگوزاری سەرەتایی ئەگونجێت لەلایەن پزیشکەوە لەلایەن ستافێکی پزیشکیەوە یاخود لەلایەن کەسێکەوە کە لە بواری پزیشکیا ئیش نەکات ئەنجام بدرێت بەڵام بە ڕێکارێکی ڕاست. هەدەف لە فریاگوزاری سەرەتایی سێ خاڵی گرنگە واتە کەسێک کە فریاگوزاری سەرەتایی بۆ کەسێک ئەنجامەدات کە پێویستی پێێتی هەدەفەکە ئەوەیە سێ خاڵ بپێکێت یەکەم پارێزگاری لە ژیانی کەسەکە بکات دووهەم نەهێڵێت زیانی زیاتر بەر کەسەکە بکەوێت پارێزگایی لە ژیانی کەسەکە بکات نەهێڵێت زیانی زیاتر بەر کەسەکە بکەوێت و ژیانی بکەوێتە مەترسیەوە سێهەم ڕێگە خۆشکەر بێ بۆ ئەوەی زوو بەرەو چاکبوونەوە بڕوات ئەم سێ خاڵە گرنگە لە فریاگوزاری سەرەتاییە. باشە اینجا بێگومان حاڵەتەکان با لە نێو ماڵەکانەوە دەست پێ بکەم لە بەرەو ئێمە لەوانەیە بینەرێکی زۆر خێزان بن سەیری ئێمە بکەن حاڵەتەکان بێگومانم کە جیاوازیان هەیە زۆر جار هەیە ئینشەڵا هەموو لای تەندروست باش و هیچ کەس پێویستی بە بەڵێ ئەم زانیاریانە گرنگن بەڵام بەکاری نێنێ با بڵین سووتان هەیە بەرکەوتنی زەبر هەیە هەندێک کاتێ مناڵەکان لە نێو ماڵەکانە هەندێک وەکو دایکانەوەکەڵێن کەتنیوە ئەکەن جۆجار هەیە بە عقلی هیچ دایک و باوکێکە نایەت و ئەبینی کە مناڵەکە هەندێک بابەت بڵین بە ئەنجامەگەێنێت کە پێویستەکە دایکان و باوکان کۆمەڵێک زانیاریان لەو بێتەوە کۆگەنە نێو نەخۆشخانەکان اینجا بۆ هەر یەک لە بابەتەکان پێم خۆشە بۆ حاڵەتی سوتاوی بۆشکان بۆ هەندێک لەو بابەتانە کۆمەڵێک زانیاری بین بە دایکان و باوکان و بین بە خێزانەکان بۆ حاڵەتێکی لەو شێوەیە بوو ئاگاداری بینتاوەکو ئەمبولانسەگەگا چەلامان گرنگە خۆی پێشەوەی باسی حاڵەتەکان بکەین ئەوەی گرنگە و پێم خۆشەکە تیشک خەمەسەری ئەوەیە کە پێویستە لە هەموو ماڵێکە نەکتەنها لە ماڵ لە هەموو ماڵێکە لە هەموو مارکێتێکە لە هەموو شوێنێکە ئۆفیسێکە بۆکسێکی تایبەتی هەبێت بە کە پێوتر سندوقی فریاگوزاری سەرەتایی کە کۆمەڵێک ئامێری پزیشکی سادە لە خۆوەگرێت وەکو برین پێچێک پلاستەرێک گۆزێکی پاک هەندێک جار مەڵحەمێک و مەقەستێک بۆ بڕینی ئەو برین پێچە کۆمەڵێک ئەدەواتی سەرەتاییە کە پێویستە لە هەموو شوێنێکە بوونی هەبێت و هەفتانە یاخود بڵین ئەتوانین ئەگەر هەفتانەش نەبێ بانگانە چێک بکرێتەوە ئەم شتانە بزانرێت ئەتوانرێت بەکار بهێنرێت ئەم ئایتمانە بەردەستە بەردەوام لە کاتی بوونی هەر حاڵەتێکا کە بتوانرێت بەکار بهێنرێت ئەمە خاڵێکی گرنگە فریاگوزاری سەرەتایی
کۆمەڵێک حاڵەتی زۆر لە خۆگرێت ئێمە هەوڵین بە کورتی لە هەر بابەتێک و چەند نقطەیەکی گرنگ بخەینە ڕوو بۆ بینەران. یەکێک لەو حاڵەتانە حاڵەتی سووتانە. طبعا سووتانێکێکە لەو حاڵەتانی کە ئێمە لە فریاکەوتنەکانە زۆر توشمانە بێ زۆریش ئەیبینین کە منداڵێکە بۆ نە بە هەر هۆکارێک جاری وایە ڕشتنی ئاوێکی گەرما زستانە و زۆپا هەیە زۆپا هەیە ئاوی گەرم هەیە شت هەیە کە ئەگونجێت نەک هەر مناڵ گەورەش تووشی زەبرێک ببێت و بێتە هۆیەوەی کە تووشی سووتان بێت. چەند ڕێکارێکی سەرەتایی هەتاوەکو ئەو نەخۆشە ئەگەنرێتە نەخۆشخانە ئەتوانرێت ئەنجام بدرێت و چەند ڕێکاریش هەیە کە ڕەنگە باشترە نەکرێت وەکو مەسەلەن کۆمەڵێک کە پێوترێ ترادیشنال مێتۆد یعنی کۆمەڵێک بیرروڕای باوە لە کۆمەلگەیە زۆر جار کەسەکان ئەڵێن ئەمە ڕەنگە سوودی هەبێت بۆ سووتانیا بۆ بڵێم پەتاتە معجونی دان تەماتە ئاوی سەهۆڵاو کۆمەڵێک لەم بابەتانە هەنات لە هەتاوەکو ئەگەێنرێتە شوێنێکی بۆ بڵین نەخۆشخانەیەک شوێنێکی تایبەت ئەمانی بۆ بەکار لێرە بوەستم بڵام ئەمانە دروستن. طبعا ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر جەخت لەوانە ئاکاتەوە بۆ هەموو حاڵەتەکانی فریاگوزاری سەرەتایی زۆربەی جار لە ئەوڵەوە جەخت لەسەر ئەوانە ئاکاتەوە کە ئەنجام نەدرێت ئەمانە بیرروڕای هەڵەن ئەمە زۆر گرنگە کە خەڵک وشیار بێ لەو ڕۆوە کە ئەمانە کۆمەڵێک بیرروڕای هەڵەن کە بکرێت ڕەنگە نەک سوود زیان بە کەسەکە ئاگەیەنێت. ئەگەر زیانیش نەگەێنە هیچ سوودێکی نییە تۆ لە جیاتی ئەوە چەند شتێکی سەرەتایی سادە هەیە کە لە هەموو ماڵێکا بەردەستە توانی ئەنجامی بیت و هەتاکو لەلایەن پزیشکێکەوە بینرێت. کاتێک بەشێکی جەستە بە هەر هۆکارێک تووشی سووتانە بێت ئیتر سووتانەکە بە هەر دەرەجەیەک بێت دەرەجەیەکە دووەسێ تەمان پۆلی نەکرێت لە دەرەجەیەک تا بەپێی قوڵیەکەی زیاکات. خاڵی یەکەم و سەرەتا طبعا ئەو کەسێک کە فریاگوزاریەکە سەر ئەنجامەدات ئەبێ کەسێک بێت تووشی شڵەژان نەبێت خۆی کەسێک بێت توانای کۆنتترۆلکردنی خۆی هەبێت و توانای ئەوەشی هەبێت ئەو کەسێک کە تووشی سوتاوێکە بووە هادی کاتەوە تاوەکو ئەوش تووشی شڵەژان نەبێت. سادەترین ڕێگە تەنها ئاوێکی بەلوعە ئاوی یعنی ئاوی سارد نازۆر سارد یاخود سەهۆڵ تەنها ئاوێکی ڕۆشتووی بەلوعە ئەو بەشی سوتاویە بخرێتە بەر ئاوێکی بەلوعە. ڕێکخراوی تەندروستی جیهانی جەخت لەوە کاتە بۆ ماوەی 20 دقه بۆ ماوەی 20 دقه ئەم بەشی سوتاویە لەبەر ئەو ئاوە بێت و ئاوی لەبەر بڕات یعنی ئەو ئاوە بەری بکەوێت سوتانەکە هەر شوێنێک بێت هەر چەندێک بێت بۆ ماوەی 20 خولەک ئەم بەشە سوتاویە ئاوی بەرکەوێت ئاوێکی ڕۆشتووی ئاوی بەلوعە ئاساییە بۆ ماوەی 20 خولەک یعنی ئەوە سادەترین ڕێگەیە و کابێ هەموو کەسی ئەنجامیدات. دانانی سەهۆڵ بە تەواوەتی هەڵەیە چونکە ئەو بەشی سوتاویە زیانەکەی زیاترە بێت ڕەنگە کۆمەڵێک خانەی تر بەهۆیەوە بەرەو لە ناوچوون بچن و چاکبوونەوەش ڕێژی چاکبوونەوەکەشی دوا ئەخات یا هەنێک جار بۆ نمونە ڕەنگە نیشانەیەک یا سکارێک کە پێ ئێمە پێڵین سکارێک دروست کات کە لا نەچێت بۆنە ڕەنگە لە دەموچاوی بێ لە شوێنە بێت ئەم سەهۆڵە زیانی پێگەێنێت باشترە تەنها ئاوێکی ڕۆشتوو بێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەگەر لە دەستیا هەر خشلێک یاخود هەر بابەتێکی جوانکاریە مستیلەیە بازنە هەر شتێکە ئەگەر بۆ منە لە دەستیا بێ لە هەر شوێنێک بێت لا ببرێت پێش وەختە ئەگەر توانرا لا ببرێت باشترە بۆ ئەوەی کە لە دواییە زەحمەت نەبێت لابردنەکەی قورس نەبێت بۆنە ئاوسانێک دروست بێت یاخود ناڕەحەتێک دروست بێت بۆەوەی کە نەتوانێت چۆن ئەو ئامێرە لێ بکاتەوە بۆیە پێشوەختە ئەوە لێ بکرێتەوە. پاش ئەوەی کە بۆ ماوەی 20 خولەک ئەو بریناریە ئەو بەشە لەبەر ئاو بوو دوای ئەوە داپۆشینی طبعا داپۆشینی بە گۆزێکی پاک وتمان هەتا ئەگەێنرێتە نەخۆشخانە بەڵێ ئەگەر هاتوو بۆ نمونە ئەو گۆزەش بەردەست نەبوو لە ماڵەوە بۆ وترا ئێمە نیمانە ئێستا جەخت لەسەر شتێک تری شەکرێتەوە پلاستیکی شەفاف هەیە بۆ خواردەمەنی کە شەفاف و عیناوی ئەبینیت داپۆشی پێی بەوەش ئەگەر پاک بێت ئەتوانی بیپێچی ئەو شوێنی سوتاویە بەو پلاستیکێک هەیە بۆ داپۆشینی خواردن بەکارێت شەفاف وەکو چۆنەڵی هەر لایلۆنێک وایە بۆی قایم کرێت بە ئامێرێکی و لەکرێتەوە ئەتوانرێت بخرێتە سەر شوێنی سوتاویەکە و بپێچرێت هەتا وەکو ئەگەێنرێتە نەخۆشخانە و ئەبینرێت. ئەمانە کۆمەڵێک ڕێکاری زانستی دروستن کە ئەنجام بدرێت سادەشن یعنی هەمووی بەردەستە بڕۆ ناکەم هیچ ماڵەکە بێ بەلوعەیەکی ئاوی نەبێت کە بتوانێت برینەکە بخاتە بەردەم یاخود سوتاوێکە بخاتە بەردەم بەڵێ کەپسە بێت و ئەتوانرێت ئەگەر بڵین گۆزێکی پاک بەردەست نەبوو ئەگەر بۆکسێکە بێت گۆزێکی پاک ئەتوانی گۆزەکە ئەگەر ئەوە نەبوو ئەتوانی ئەوەی بۆ دابرێ هەتاکو ئەگەێنرێت. ئەو ڕێکارانشی کە باست کرد بە ڕێزت لەسەرەتا بۆ منە دانانی سەهۆڵ
یاخود هەنێجار دانانی معجونی دانی ئەوشمان بیستووە دایانێن پەتاتە دانێن ئەمانە هەمووی هەڵان هیچ سوودێکی نییە هەندێجار زیانیشی هەیە و باشترە خەڵک وشیار بێکەوەن ئەنجام نەدا. زۆر باش ئەمە زانیاری بۆ بینەرەکانمان لەبارەی سوتاویەوە شەڵا هەموو لایەکتان بە دوور بن لەو بابەتە. اینجا بینە سەر بەرکەوتنی زەبرێک. کەسێک زەبرێک بەرسەری ئەکەوێت یاخود بەر یەکێک لە ئەندامەکانی ترێ لەشی بێت قۆڵی بێت قاچی بێت و بەتایبەتیش ئەگەر باس لە سەر بکەین دکتۆر ئەگەر کەسەکە بورایەوە یاخود نەبورایەوە لەم حاڵەتانەیە ئێمە پێویستە کات چۆن فریاگوزاری سەرەتایی بۆ بکەین. ئەگەر کەسێک زەبرێکی زۆر قورس بەرسەکەوت یاخود کەوتە خوارەوە تۆجار ئێستا کاتی بڵێ ماڵپاکردنەوە و فەرش داخستن و ئەم بابەتانەش زۆر جارێک بیستین کە خەڵک لەسەر پەیژەیەکەکەوێتە خوارەوە یاخود پاکردنەوەی دیوار و ئەو بابەتانم حاڵەتانە زۆرن و هەندێک جاریش هەیە کەسەکە ینی ئەبورێتەوە ئەمانە چۆن مامەڵی لەگەڵا بڕێت لە ماڵەوە تاوکۆ گەێنرێتەوە. خۆی بەرکەوتنەکان کۆمەڵێک کێشە دروست دەکات زەبری دەرەکی یاخود کەوت نەخوارەوە بێت یاخود ڕاستەخۆ زەبرێک بەر ئەندامێکی جەستە بکەوێت یەکێک لەوانە کەوت نەخوارەوەیە. طبعاً ئەوەی گرنگە ئەو کەسێک کە ئەیەوێت فریاگوزاریەکە ئەنجام بات ئەبێ بزانێ ئەو شوێنە تا چەند سەلامەتە کە تۆ بۆی ئەڕۆی ڕەنگە بۆ نمونە شوێنێک بێت کەوت بێتە خوارەوە بەهۆی ڕوخانی شتێکەوە تۆ بڕۆیت بۆ ڕزگارکردنی کەسەکە ڕەنگە ببێتە هۆی زیانگەیاندن بە تۆش ئەو کاتە لە جیاتی قوربانەکە بە دوو قوربانی ئەبێت دڵنیابی لەوەی کە ئەو شوێنی کە تۆ بۆی ئەڕۆی بۆی یارمەتی کەسەکە بکەیت کەسەکە بیت شوێنەکە سەلامەت بێت ئەوە گرنگترین شتە. لە پاشانە کەوت نەخوارەوەی زەبری سەر ینی کەوت نەخوارەوە کە بێتە هۆی زەبرێک لەسەر ڕووبات گرنگترین شت ئەوەیە کە تۆ ئاگاد لە ڕێڕەوی هەناسەی بێت ڕێڕەوی هەناسەی کەسەکە طبعاً ئەم خەڵانی کە باسی ئەەکەم خۆی باشترە بە شوەیەکی پراکتیس لەسەر بۆ نمونە کەسێک یاخود لەسەر دۆڵێکی دەستکرد ئەنجام بدرێ بۆ نمونە بۆی خەڵکەکان بیبینن ئەگەر بتوانن لە ماڵەوە ئەنجامی بن ئەوە شتێکی باشە بێت چونکە یەکێک لە ڕێکارەکان ئەوەیە کە تۆ ئاگادکردنەوەی ڕێڕەوی هەناسەی نەخۆشەکەیە کەم جار بزانین نەخۆشەکە باری هۆشداری چۆنە لی ئەپرسی بۆ نمونە هۆشی هەیە هۆشی نییە قسەیەکی لەگەڵەکەی بۆ نمونە ئەگەر کەسەکە جواب بدباتەوە ئاسایی کەواتە ڕێڕەوی هەناسەی باشە ڕێڕەوی هەناسەی هەوای بە ئاسانیەت و ئەڕوا پاشانە شێوازی هەناسەدانی لە پاشانە سوڕی خوێنی کامانە هەمووی بە چەند ڕێکارێکی پزیشکی ئەکرێت لەگەڵ پشکنینی ڕێڕەوی هەناسەیە گرنگترین شت لە کەوت نەخوارە و زەبری سەرە ئەوەیە کە تۆ نەهێڵی کەسەکە ملی بجوڵێنێت چونکە بۆ کاتێک کەسێک ئەکەوێتە خوارەوە ئەگەری هەیە زەبر بەر ملی کەوت بێت لە ملی شات چی هەیە فقرات هەیە بڕبڕەکانی پشت هەیە و لە ناو بڕبڕەکانە دڕکەپەتکمان هەیە ئێمە ئەگەر هاتوو هەر زەبرێک هەر زیانێک بەر ئەو دڕکەپەتکە بکەوێت و ئێمەش لە کاتی تەعاملکردن و لە کاتی یارمەتیدانی نەخۆشەکەیە ملی کەسەکە بە ئاسایی بجوڵێنین بەملاوە بەولایە ئەو زیانی دڕکەپەتکە زیا ئەکات وای لێت کەسەکە ڕەنگە بۆ هەتایە تووشی شەلەل بێت بۆ نمونە گرفت پەلەکانی دروستە بێت ناتوانێت پەلەکانی بجوڵێنە گرفت بۆ هەناسەی دروستە بێ زۆرجار وای لێ سنتەری هەناسەی کە ڕەبتە بە مێشکەوە بوەستێت کەواتێمە زیانێکی زۆرمان بە نەخۆشەکەیان کەواتە گرنگترین شت دانانی کۆلەرێکە ئەگەر بەردەست بێ لە ماڵەکان حتمما کۆلەر شتێکە بۆ ملدانرێت تەوقێکە لە دەوری ملیا کە ملی نەژوڵێ بە هیچ شێوەیەک دوایەوەی کە پشکنینی ڕێڕەوی هەناسەت کرد لە هەمان کاتە ئەو تەوقەش بۆ ملی دابنرێت بە زووترین کاتیش پەیوەندی بکرێت بە ئەمبولانسەوە تاکو نەخۆشەکە بە ڕێکارێکی ڕاست چونکە شتێک هەیە زۆر گرنگە زۆر جار نەخۆشمان بۆیت بۆ فریاکەوتنەکان کە تووشی کەوت نەخوارە و زەبرێک بووە تەنها بە شێوەیەکی زۆر نازانستی ئەگاتە لامان بەداخەوە مثلەن دوو کەس هێکی پەلێکی ئەگرێت یەکێک سەری ئەگرێت ئەمە بەردەوام ملی لە جوڵەیە بێت ڕەنگە ئەگەر زیانەکە کەمیش بێت بە دڕکەپەتکی بەهۆی ئەو جوڵانەوە زیانەکە زیاتر بکە و ئیشەکەی ئێمە قورستر بێت و نەخۆشەکەش بۆ هەتایە بناڵێنێ بەهۆی ئەو حاڵەتەوە کە باسمان کرد. زۆر باشە بۆ هیوام کە لەم بەشەیە کۆمەڵێک زانیاریمان لەبارەی دوو بابەتی گرنگەوە یابێت بە بینەرەکانمان بابەتێکی تر کە زۆر گرنگە ئەویش کاڵن خواردن لە قوڕێکی کەسەکە پەڕیوە ئەم بابەتە زۆر ڕوئەیات و ئێستا خواردنەکەی سروەخانیش خەریکە بەرە و کۆتایی ئەڕوات و ئێمە دواتر داوەتی سروەخانی ئێستا پێکۆلەکە بینەرانمان ناوچانێک وەرەگرین و دواتر لەو بەشەی تر بەردەوام بین.
دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵ دکتۆرەکان هاتوون بۆ لای سروەخان بزانین خواردنەکەی بەکوێ گەیشتووە. سڵاوتان لەبێ دووبارە. سروەخان ماندوو نەبی خواردنەکەمان گەیشت بەکوێ؟ قوربانی ئیتر خواردنەکەمان وە لەسەر ئاگرێکی شوێنەیە و بۆ خۆی دەمەکێشێت ئەوە نەما نەمنە دکتۆرەکان تاوەکو ئێستا یاپراخی تۆڵەکەمان نەخواردوانە ئەمڕۆ بۆ یەکەم جار تاقیەکەین نەجا زۆر جار دکتۆرەڵەن ئەو خواردنی یەکەم جارەها با شێوازە تامیکەی ترەوە هەر بەو شێوازە حەزەکەی بیخۆیەوە نیە بزانین ئەمڕۆ چۆنە بێ بەڵام سروەخانیش کۆڵەن دەسیاوێکی زۆر تایبەتی هەیە. سروەخان ئەمڕۆ لەگەڵ دکتۆرەکان باسمان لە هەندێک لەو فریاگوزار سەرەتایانە کرد کە ئێمە پێویستە زانیاریمان لەبارەیانەوە هەبێت بە تایبەتیش و حاڵەتە کتوپڕانی کەڕۆیان. اینجا پێمان بڵێ تۆ خاوەنی ڕێستۆرانتێک تا چەند هەندێک لەو بابەتانی هەیە بە تایبەتیش پێش ناوبڕەکە باسم لەوە کرد لەگەڵ دکتۆرە هەندێک کەسەیە ئەڵەن خواردن لە قورگی پەڕی یاخود بە تایبەتیش بۆ مناڵ بەڵام حاڵەتانە لە نێو ڕێستۆرانت لە نێو خواردنەکەکانە ڕۆیە تا ئێستا شکر ئەوە ڕووی نەیاوە بەڵام لە حاڵەتی وایە لە شوێنی تر تەبان ئەوەم بینیوە وڵوانەیە دکتۆر ئەوە زیاتر شارەزایی هەبێتەوە بە جۆرێک ئەبێ وابزانم دەستێک لەسەر پشتی دانیت و چەند جارێک ئەکێشی بە پشتیە بەو جۆرە خۆشە کۆمەڵێک زانیاریمان لەو بارەیەوە باتی بە تایبەتیش بۆ دایکان و باوکان کە لەگەڵ مناڵەکانیان زۆر جارەچنە دەرەوە لەوانەیە حاڵەتەکە بۆ ئەوان ئەگەر لە ڕێستۆرانت یاخود لە شوێنێکی گشتیە ئەو حاڵەتە ڕوو با لەوانەیە سترێسیەکە زیاتر بێت و گرفتەکەش زیاتر بێت. طبعا خنکان یاخود گیرانی هەر تەنێکی نامۆ لە بۆری هەوایە بە تایبەتی لە مناڵانە یەکێکە لەو حاڵەتانی کە ئێمە زۆر تووشیە بین لە فریاکەوتنەکانە ئەیبینین ئەو حاڵەتانە. طبعا گرنگە کە دایک و باوک زانیاریکی سەرەتایی لەسەر ئەوە هەبێت کە چۆن تەعامل لەگەڵ ئەو حاڵەتەیە بکە کاتێک تەنێکی نامۆترە و تەنە نامۆیە شەرت نیە خواردن بێ ڕەنگە مناڵ بە تایبەتی مناڵی خوارد 4 ساڵ هەنێجار 4 ساڵیش تەنێکی نامەوە بینی خاتە دەمی وابزانێ خواردنەوازانێ شتێکە ئەبێتە هۆی گیرانی بۆری هەوە و دایک و باوک حاڵەتێکی زۆر شپرزەبوون یان تیا ڕوایات و توانین بڵێن ناحەقیشیان نییە چکە شتێکی ناخۆشە. هەڵبەت گرنگترین شت بۆ ئەو حاڵەتە کە چۆن تەعاملی لەگەڵا بکەین ئەوەیە گرنگترین شت بۆ نمونە کەسێک کە تووشی ئەو حاڵەتە بێت ئێمە شتێکمان هەیە کۆکە. طبعا کۆکە میکانیزمێکی پارێزەرە واد لەیەکە هەر تەنێکی نامۆ لە ڕێڕەوی هەناسەیە بێت واد لەیەکە لە ڕێ ئەو کۆکەیەوە بێتە دەرەوە کەواتە توانین بڵین شتێکی پارێزەرە توانێت ئەو کەسە ئیسفادەی لێ بکات بە تایبەتی لە حاڵەتی خنکانە. ئەگەر هاتوو ئەو کەسەی تووشیم حاڵەتە بووە کۆکێت یعنی کۆکەیەکی ئاسایی هەبێت وەکو چۆن کەسێک تووشی پەتایەکە بیا کەسێک بە ئاساییە کۆکێت هیچ ناکەیت تەنها هانی ئەی کە بکۆکێت تەنها وای لەکەی کە زیاتر بکۆکێت مناڵە هەر کەسێکە تەنها چاودێریەکەی بۆ نمونە چاوەڕێەکەی ئەم کۆکەی بەردەوام بێت چکە لە ڕێی ئەم کۆکەیەوە کە توانای کۆکەی هەبوو یعنی مشتێکی باشە یعنی ئەم تەنە نامۆیە ئەگەر چوو بێتە ناو بۆری هەواشەوە بە تەواتی نەیگرتووە کەسەکە توانای کۆکەی هەیە چکە ئەم کۆکەیە وتمان چیەکات تەنەکە لە ڕێڕەوی هەناسە ئەهێنێتە دەرەوە بۆیە تەنها چاودێریەکەیت کە کۆکێ هەر کاتێک ئەم کۆکەیە گۆڕا بۆ کۆکەیەکی نائاسایی واتە کەسەکە ئەوێ بکۆکێ مەحاولە ئەکا بەڵام ناتوانێت بکۆکێ یاخود هەستەکەی هەناسەی تونگ بۆیە هەستەکەی ڕەنگی بەرەوشین بوونەوە ئەڕوات کۆکەکەی دەنگی نییە تەنها مەحاولەیە لەم حاڵەتەیە پێویست بە چەند شتێکەکات کە بۆ مناڵەکەی بکەیت ئەگەر هاتوو مناڵەکە بچووک بێت مثلا مناڵەکە حجمی بچووکە ساڵێکە 2 ساڵە حجمی بچووکە ئەتوانێت مناڵەکە بخەیتە سەر دەستت بەم شێوەیە دەستت دوالەکەیت مناڵەکە بەدەما سەری بۆ خوارەوە لەسەر دەست دانەی پشتی مناڵەکە بەم ئیتیجاها 5 جار ئاوانە بەڕێکی بەو شێوەیە 2 3 بۆ ناوەڕاستی پشتی ناوەڕاستی دەفە کەمێک خوارد دەفە بەم ئیتیجاها نەک ئاوا بەڕێکی بەم شێوەیە 5 جار ئەکێشیت بە پشتی مناڵەکەیە 1 2 3 4 5 لە پاشاندا مناڵەکە هەڵ ئەگەڕیتەوە بۆ سەر دەستت بەم شێوەیە ئەگەر مناڵەکە توانێت ئەوە هەبێت کۆنتترۆلیکە یاخود کەسێکە بێ بتوانێت یارمەتیت بە بەم شێوە مناڵەکە ئەگریت بە 2 پەنجە بۆ سەر سنگی تەنها شێلانێ لە سنگیاکەیت 1 2 3 4 5 شێلانن بەم شێوەیە مەسەر ئاوادانی 1 2 3 4 بە 2 پەنجە بۆ سەر سنگی ئەگەر مناڵەکە وتمان بەدیکی بچووکی هەبێت یاخود خوارد 2 ساڵ بێ بە تایبەتی ئەتوانی بەو شێوەیە ئەم کردارە دووبارەکەیتەوە 5 جارەکە تەواو کرد هەستەکەی مناڵەکە هەروەک خۆیەتی هەر توانای کۆکەی نییە ئەم کردارە دووبارەکەیتەوە جارێکی تر ئەیخیتەوە سەر دەستت بە پشتە ئاسەری بۆ خوارەوە 5 بە پشتیە 5ەکە تەواو بوو یەکسەر
هەڵیگەڕیتەوە بۆ سەرپشت و 5 جار شێلانەکەی لە سنگیا ئەمە دووبارە ئەەکەیتەوە هەتاوەکو ئەو کاتی مناڵەکە ئەو کاتە ئەنج کۆکەی بۆ دروستە بێت کە کۆکەی بۆ دروست بوو مانای وایە ئەم تەنە هاتوۆتە سەرەوە یا جوڵاوە یا ڕێڕەوی هەناسی کردوتەوە مناڵەکە توانای ئەوەی هەیە بکۆکێت کەواتانی کارەکە و بەسەرکەوتوی ئەنجاماوە هەندێک جاریایەتە دەرەوە و هەندێک جاریش مناڵەکە هەر لە حاڵەتێکی نامۆیە ئەمێرێتەوە کە ناتوانێت هەناسی باشرا بۆیە لە هەموو حاڵەتەکانە ئەگەر ئەمەشت بۆ کرد باشترە بگەێنرێتە نەخۆشخانە و پشکنینی بۆ بکرێت لەم پزیشکی فریاکەوتن یا پزیشکێکە لە فریاکەوتنەکان بێت ئەگەر مناڵەکە لە 2 ساڵ گەورەتر بێت ئەگەر هاتوو مناڵەکە گەورەتر بوو یاخود بڵین لە گەورەیە لە مناڵەکە یعنی توانای ئەوەت نەبوو تۆ مناڵەکە بخەیتە سەر دەست بەو شێوەیە ئەو جارە ئەم جارە حاڵەتێک ترێتە پێشەوە نەخۆشەکە لە وەستانە بێت تۆچیتە پشتی نەخۆشەکەەوە بەم شێوەیە هەر عینەن شت لە ناوەڕاستی دەفەی ئەکێشی بە پشتیە 5 جار بەم ئیتیجاهەوە چۆن بۆ مناڵکردمان لە پاشاندا چی بۆ ئەەکەی بۆ کەسەکە لە دواوە هەردوو دەست مەسەلەن دەست ئەەکەی بە چۆن مشتێک دروستەکەیت بە دەستەکەی تریشە ئەیگریت ئەم دوو دەسە بیتە بەشی پێشەوەی نەخۆشەکە بۆ خوار قەفەزەی سنگ بۆ خوار قەفەزەی سنگ لە ئاستی لێرە ماسولکەیەکمان هەیە پێوتێ ناوپەنچک لە ئاستی ناوپەنچکە دەستت بەم شێوەیە لە ئەسی ناوپەنچکە دانیت و لە دواوە بەم شێوە بەم ئیتیجاهە یعنی ئیتیجاهەکە بۆ سەرەوە بێت 1 2 یعنی بە تومی 3 4 5 ئەمیش عینەن شت 5 دوایە وەکسەر 5 چی دووباراکەیتەوە پیاکێشانەکە بەس ئەوە بڵێم ئەو پیاکێشانەی کە ئێمە زۆر جار هەیە کەسێک گەرە خواردنێک لە قورگی پەڕێت ئەڵێن کێشە بە پشتیە ئێمە زۆر جار هەیە ڕێکە کێشین کەواتە پیاکێشانەکەی ئێمە ڕێگاکی هەڵەیە کاتە بۆ بەشی سەرەوە ئەبێت وەنیە لە پشتی شەو لە سنی شەو لە بینی دەفۆ بۆ پشتەوە تو ئەمە دووبارە ئەم کردارە دووبارەکەیتەوە هەتا کەسەکە توانای کۆکەی بۆ گەڕێتەوە هەر کاتێک مناڵ بێت یا خودت گەورە بێت توانای کۆکەی بۆ گەڕایەوە تەنها چاودێریەکەیت و تەواو زۆر باشە کەوایە سروەخان هەم وەکو شێفێک وەکو خاوەن ڕێستۆرانتێک سوودی لەو زانیاریانەوە کەسێک کاشینە دەرەوە خناو خواردن بێگوڵام مناڵیشمان لەگەڵ بێت ئەوە هەر ئیترە بێ کۆمەڵێک زانیاری هەیە کە ئاگادار بین فەرموو سروەخان و بێجگە لەوەش دکتۆر وا بزانم ئەو سەر و خواری مناڵە خراپە ینی وا هەیە ڕێگەیەکی زانستی نیە ڕاستەوەش زۆر کراوە ڕێگەیەکی زانستی نیە و ئەو شێوازی کە بۆ ئێمە دانراوە کە ئەبێت کاری لەسەرکەین لە حاڵەتێکی وایە بم شێوازە بوو کە باسمان ڕاستەوە تطبیقەکرێت زۆر جار پەنجاکەن بەدەمی مناڵەکەیە ئەوەش غەڵەتە لە حاڵەتێکە بۆ نمونە تۆ مناڵەکە توانیت دەمی بکەیتەوە شتەکەت بینی یعنی زۆر لە ناوە نەبوو ئەتوانی دەریت بەڵام ئەگەر هەست کرد زۆر لە ناوەیە ئەوە هەندێک جار ئەبێت ئێمە لە ڕێی کۆمەڵێک ئامێری تایبەتی و بتوانین ئەو تەنە نامۆیە دەرکەین بۆیە تۆ تەنها ئەو ڕێکارانە ئەنجامەی هەتا کەسەکە توانای کۆکەیە بێت زۆر جارە مناڵ هەیە لە حاڵەتی کەوتنیشە و گەورەش زمانی ئەچێتەوە دوا ئەوانش هەر هەمووی بەڵێ ئەوەش هەڵگەڕانەوەی زمانش بابەتێکی گرنگە چێتە قاڵبی حاڵەتێکی ترەوە کە زۆر جار بەهۆی زەبرێکەوە بێت دکتۆریان سروەخانەگەر خواردنەکەتێکی بۆی وردە سارد بێت و دوای لەگەڵ دکتۆرە تامیکەین فەرموو دکتۆریان هەڵگەڕانەوەی زمانی ژەوش بابەتێکی گرنگە کە زۆر جار یاریزانەکان یاخود هەر کەسێک بەهۆی زەبرێکی دەرەکیەوە کە ئەبێتە هۆی شلبوونەوەی ماسوولکەکانی زمان ئەم شلبوونەوەی کە لە ناو خەڵکا بە قودانی زمان ناسراوە لە زمانی قوداوە بەڵام خۆی مە قودان نیە ئەمە شلبوونەوەی ماسوولکەکانە کە کەسەکە ناتوانێت کۆنتترۆلی جوڵی ماسوولکەکان بکات ئەچێتە ڕێڕەوی هەوا بەردەمی ڕێڕەوی هەناسە ئەگرێت و ئەبێتە هۆیەوەی کە کەسەکە هۆش لە دەست بات و ڕێڕەوی هەناسی بچێتە مەترسیەوە طبعا لەم حاڵەتەشە بەکردنەوەی ڕێڕەوی هەناسە بە جوڵەیەکی تایبەتی کە ئێستا پێویستە لەسەر دۆڵێک شتێک ئەنجام بدرێت ئەتوانی ڕێڕەوی هەناسی بکەیتەوە و ژیانی کەسەکە ڕزگار بکەیت. ئەجا بۆ حاڵەتی خوێنبەربوون دکتۆر ئەو حاڵەتە چۆن مامەڵەی لەگەڵا بکەین چکە لەوانەیە هەریەک لە ئێمە کەسێکی نزیکمان زۆر جار هەیە زەبری بەرەکەوێت هەندێک جار هەیە لە سەریە و کۆڵێن سەری ئەشکێ هەندێک جار هەیە لە نێو لەپەکان و قاچ و ئەو بابەتانەیە و لەگەڵ ئەوەشە هەندێک کەس هەیە کە و کوردەواری خۆماڵی خوێنێگرە ناتوانێت ماوەڵە لەگەڵ بابەتیا بکە ئەگەر کەسێک لە ماڵەوە بۆ نمونە خێزانێک بن دوو هاوسەرن یەکێکیان ئەو حاڵەتی لێ تووشە بێت ئەوی تریشیان حاڵەتی بەڵین خوێنگرتنی هەیە وەکو خۆمان ئەڵێن لەم حاڵەتانەیە چۆن ڕێنمایی ئەو خێزانانە طبعا هەر زەبرێکی دەرەکی بە هەر هۆکارێک بێت بەهۆی بەرکەوتنی تەنێکی نامەوە بێ بەهۆی کەوتنە خوارەوە بێت
ئەگەری هەیە کە خوێنبەربوون دروست بێت لە هەر بەشێکی جەستەیە بێت بەهۆی بریناربوونیەکەوە لە پەلەکان بێت لە سنگ بێت لە سک بێت لەسەر بێت خوێنبەربوون ئەگەری هەیە ڕووبات طبعاً وەک باست کرد هەیە ناتوانێت تەعامل لەگەڵ ئەو حاڵەتەیە بکات و باشترە ئەگەر کەسێکی تر هەبێ ئەو کەسە ئەنجامی بات چۆ کەسەیش کە تووشی ئەو حاڵەتە بێت و ناتوانێت تەعاملی لەگەڵا بکەیش بەدەست خۆی نییە حاڵەتێکە زۆرجار بەهۆی ئەوە جۆرە چۆنەڵی خوێن کەم ئەڕات بۆ مێشکی جۆرە حاڵەتێکە تۆزێک بە شوەیەکی کاتی ڕەنگە ببورێنەوە هەندێک جار بڵێ ئەومان بینیوە بەڵام ئەوە حاڵەتێکی ئاساییە طبعاً حاڵەتێکی قورس نییە ئەگەر هاتوو کەسێکی تر مەوجود بێت ئەو کەسەی تر فریاگوزاریەکە ئەنجام بات ئەوە کارێکی باشە بێت طبعاً لە هەر حاڵەتێکی خوێنبەربوونە باشترین شت ئەوەی وەکو وتمان ئەو بۆکسەی کە لە ماڵەوە هەیە گەر هەر بێ مەوجود بێت درێسین پاکێک یا گۆزێکی پاکی تا بێت بەڵێن گریمان برینارێکە لەسەر دەستی کەسەکەیە ئەگەر هاتوو برینارێکە بە تەنێکی پیس تەنێکی بۆ نمونە ژەنگاویە چقۆیەکی ژەنگاویە هەر ئامێرێکە لە دەرەوە لە هەر شوێنێکە باشترە عینەن شت بشۆرێت بە ئاو سابوون ئەو شوێنە بشۆرێت تاوەکوگەر پیسیەک یاخود شتێک تەنێکی نامۆی تایە لا ببرێت لە پاشانە تەنها بە پەستان خستنە سەر شوێنی بریناریەکە ئەویش لە ڕێی گۆزەکەەوە پستانێکی زۆر ئەخرێتە سەر شوێنی بریناریەکە ئەمە حاڵەتی خاڵی یەکەمە لە گرنگترین خاڵیشە بۆ وەستاندنی خوێنبەربوون پستانێک خرێتە سەری و ئەوەستیت هەتاوەکو فترێک ئەگەر هەستت کرد بۆ ماوەی چەند دقەیەک بەردەوامی بەڵام خوێن هەر لە بینی ئەو لەفافە یاخود لە بینی ئەو پێچەرەوە هەریەتە دەرەوە دەستی کەسەکە بەرزەکەیتەوە ئەو بەشە بەرزەکەیتەوە ئەمە خاڵی دووەمە لەوە خاڵی سێم پستانە خرێتە سەر ئەو خوێن بەرەسەرەکیەی کە خوێن ئەهێنێ بۆ پەلەکە بۆ نمونە ئێساگەر لە دەستما بێ ئەو خوێن بەرەسەرەکیە بۆ نمونە ئەم خوێنبەرەیە کە لە دەستایە توانی زەختی بکەیتە سەر مەچەکی کەسەکە ئەگەر برینارەکەم لێرەیە بێ خوێنبەرێکی سەرەکی هەیە لە باڵە زەختەکەیتە سەر ئەو شوێنە ئەمە خاڵی سێمە ئەگەر هاتوو بەمانە شەر کۆنتترۆل نەبوو هەتاو نەخۆشەکە گەێنرێتە خەسخانە شتێکمان هەیە پێوترێت تۆرنیکا وەکو هەر قایشێک هەر شتێک بێت لە سەر و شوێنی بریناریەکەوە بەڵێت تون ئەیبەستیت بەڵام گرنگترین شت چییە کە ئەیبەستیت کاتی بەستنەکە بنووسیت بۆ نمونە بڵێ من ئێستا کاتژمێر بۆ نمونە 5 بەپەڕۆیەکی پاک ئەیبەستی تۆم زەختێکی تر ئەم بەستنە زەختێک ئەکاتە سەر خوێنبەرەکە و نایڵێ خوێن بێنێت بۆ بەشەکان بۆ پەلەکانی بەشی پێشەوە و برینارێکە خوێن زیاتر بڕوالی سەکانە خۆشنجاسەکەم خۆشە خواردنەکەی سروەخانی شتام کەی دکتۆر زین چۆنە ئەدی متوانە گەر ساڵی جارێکی ژەبێ بێت تۆڵەکە بخۆیت ئیتر ساڵی جارەکەمە بەسییان بەهاران بووە شانسی ئێمە خۆمان ئەمڕۆی تاقیمان کردر ئەمڕۆ جاوا من فەرموو دکتۆریان تاقیکەینەوە دڵنیام کە زۆر تایبەتە ترەوە نانی هەورامی و تەڕە پیاز و گەرم نەبوو سروەخان زۆر تایبەتە هەر تقریبەن وەکو گەڵامێەوە نییە بەتامە زۆر بەتامە و تقریبەن هەر وەکو گەڵامەویشە بەڵێ هەر وەکو گەڵامێەوە بەس ئەم تامێکی تری هەیە ڕاستە زۆریش سەحیە بەڕاستی ڕاستە و لەبەرەوەی لەم ئەمە هەر بە دوو گیش لێمان ناوە تر هیچ ڕۆنێکی تریتیانە بۆ کەسانش کە کیتۆکەن بێتان لەم دووبارەکەنەوە زۆر تایبەت بە تەڕە پیاز و دۆ و نانی کیلۆ حتمما سروەخانگیان زۆر خۆشحاڵ بووم دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئەو خوانە تایبەتەی ئەمڕۆت دکتۆریان سپاس بۆ بەڕێزش سپاس بۆ تاڵی زانیاریەکان بۆیان کە بینەرەکانیشمان سوودیان وەرگرت بێ سروەخانیان دووبارە سپاس بۆ تۆ قوربانی زۆر بەخێر بێن سپاس بۆ هەموو بینەران و سپاس بۆ کاک دکتۆریش کە لەم دەرفەتە قسەمان لەسەر معلوماتێکی باشمان دەستەکان سپاس بۆ ئێوە ماندوو زەحمەتان کێشا عەزیزن سپاس بۆ ئێوە بارمەتی هاوکارانم سێوی سەوزێم ئێوارەیەمان پێشکەشکردن هەینێکی خۆش بۆ هەموو لایەکتان ماڵتان راوەدان بێ و خواتان لەگەڵ